سڵاتان لەبێت و بەیانیتان باش بەیانێکی پڕ لە وزە پڕ لە جوانی و پڕ لە شادیتان بۆ خوازین ئەم بەیانیە بەیانێکی جیاوازە بێت لە پرۆگرامی بەیانی 24 بەیانی تۆ باش و تۆ باسی جیاوازەکە بکە. بەیانی باش سۆڤان سڵاتان لەبێ ئازیزان زۆر خۆشحاڵین. ئەم بەیانیە وەکو سۆڤان ئاماژە پێدا لە ڕۆژێکی تایبەت لەگەڵتانین بێگومان هەموو ڕۆژەکان یادی هەر شارێک بێ بۆ هەموو کوردستان تایبەتە بەڵام ڕەنگە بۆ خودی شارەکە هێشتا تایبەتتر بێ کە ئەمڕۆ 239 ساڵ بەسەر بنیاتنانی سلێمانی تێدەپەڕێت. بەڵێ پیرۆز بێت لە کوردستانیان پیرۆز بێت لە خەڵکی سلەیمانی بە تایبەتی ئەمڕۆ ڕۆژێکی تایبەتە بێ بۆ ئەوان. سلەیمانی یەکێکە لەو شارانەی کە بە شاری ڕۆشنبیری ناسراوە لەوێ هونەرمەندی زۆر کەڵە شاعری زۆر نووسەری زۆر باش تەواوی ئەو با بڵین ئەو پایانەی کە نیشاندەری شارستانین لەم شارەیە بوونی هەیە بۆیە ساڵانە ئەم یادە یاخود یادی بنیاتنانی شاری سلەیمانی زۆر بە شکۆ ئەنجام بدرێت. ئەم ساڵیش دیارە بە هەمان شێوە چەندبۆنێکی تایبەت لەو شارە بەڕێوە دەچێت. بۆیە ئەمڕۆ تەوەرە سەرەکیەکەمان لە سلێمانی دەبێت هاوکارانمان لەوێ لە سلێمانی لەگەڵمان دەبن بەڵام بە سەرەتا ئێمە ناو نیشانەکان ببینین بزانام چیترمان هەیە ئەمڕۆ پاشان لەگەڵتان دەبێت. ئەمڕۆ 239 ساڵ بەسەر دامەزراندن و بنیاتنانی شاری سلەیمانی تێدەپەڕێت. فستیڤاڵی پەیمانگای هونەرە جوانەکان بە پێشەنگای شێوەکاری لە شاری هەولێردەستی بەکارەکانی کردو 3 ڕۆژ بەردەوام دەبێت. پێشەنگای کتێب لە شاری قەکرایەوە بەرهەمی چەندین نووسەری کوردیشی تێدا نمایش کراوە. وەکو پاڵپشت بۆ قوتابیان بۆ گەنجانی هونەرمەند بە تایبەتە قوتابیانێک کە لە پەیمانگای هونەرە جوانەکان دەخوێنن ئێمە دوێنێ لە کوردستان 24 لە پرۆگرامی بەیانی 24 میوانی تایبەت و تەوەری تایبەتمان لەسەر 19مین فستیڤاڵی پەیمانگای هونەرە جوانەکان لە هەولێر هەبوو کە کۆمەڵێک هونەرمەندی لاو گەنجی بەتوانە و بە سەلیقە بەشداریان تێدا کردووە. بێگومان ئەم فستیڤاڵە سۆڤان دوای ماوەیەک دابڕان بەهۆی کۆمەڵێک کێشە و گرفت ئێستا جارێکی دیکە پەیمانگای هونەرە جوانەکان دەستی بە فستیڤاڵەکە کردوێتەوە. جا بە پێشەنگاکە کە لە هەولێر کراوەتەوە قوتابیانی شێوەکاری دەستی بە کارەکانیان لەوێ نمایشی ئەو با بڵین چالاکیانی خۆیانیان کردووە. چالاکیەکان ماوەی 3 ڕۆژ بەردەوامە بن. قوتابیەکانی قۆناغەکانی سێهەم، چوارەم و پێنجەمی پەیمانگا لە بەشەکانی شێوەکاری میوزیک و شانۆ لەوێ کارەکانی خۆیان نمایش کردو. ئێمەش لەم ڕاپۆرتە بۆ ئێوەی دەخینەڕۆ. چەند قوتابیەکی بەشی شێوەکارین پێکەوە بەشداریان لە 19مین فستیڤاڵی پەیمانگەکەیان کردووە. دارین بەیەکێک لە تابلۆکانی کە لە ناو هۆڵەکە نمایشکراوە و سەرنجی بینەرانی بۆ خۆی ڕاکێشاوە بەشداری کردووە. ئەو قوتابی قۆناغی پێنجەمی پەیمانگایە و لەو بڕوایشدایە قوتابیان بە هاوکاری مامۆستاکان توانیویانە توانەکانی خۆیان نمایش بکەن. ئەو فستیڤاڵانە لۆمە کە دەکرێتن ئەگەر بەردەوام بێبرێ ئەوە ئەزمونێکی جیاوازە لۆمە کە تێدا بەشداری دەکەین. بەشداری زۆر پێشانگامان کردیا بەڵام فستیڤاڵەکان ئەگەر بکرێت زۆر باشترە لۆمە زیاتر دەتوانین هەلی ئەومان دەبیتن خەڵکەکان ببینین و ئیشەکانمان ببینین و دەستخۆشەکان لە نزیکەوە پێمان دەگاتن. بەڕاستی ئەوڕۆکە زۆر دڵم خۆشە کە لێرانە فستیڤاڵمان کردو و ئیشەکانمان پیشان دەدەین بەڵام گرفتمە ئەوەیە کە ئەمە هۆڵێکی تایبەتمان نییە کە بە بەردەوام بە مانگانە ئەمە فستیڤاڵی تایبەت بە خۆمان لێ بکەینەوە لە پەیمانگاکەمان هیواخوازین کە هۆڵێکی تایبەتمان بۆ دابدرێت سەبارەت بەوەی فستیڤاڵەکانمان لێ بکەین. دوای 10 ساڵ جارێکی تر پەیمانگای هونەرە جوانەکان با گوڵبژێری بەرهەمە ناوازەکانی قوتابیان فستیڤاڵی ساڵانی خۆی دەست پێ کرد. مامۆستایان و قوتابیانیش دەڵێن ئەگەر ئەو کەم و کوڕیانە چارەستە بکرێن دەتوانین مانگانە چالاکی هونەری ئەنجام بدەین. هاتنی نەخۆشی کۆڕۆنا بوو کە کاریگەریە چێکجار زۆری کردە سەر ئاستی پەروەردە و فێرکردن وای کرد کە ئاستی زانین و ئاستی فێربوون و ئاستی هونەری شێوەکاری ئەوانە لە پەیمانگا و لە
ئەوە تۆزێکدا بەزێ لەبەرەوەی ئێمە دەرسەکانمان زۆرترینی دەرسی پراکتیکین نەتوانراوە لە هۆڵەکانی خوێندن بخوێنن بەڵام یەک لە هۆکارەکانی ترکە ئێمە نەتوانین کارەکان زوو نیشان بدەین بە بینەران یا بە خەڵکی هەولێر بە تایبەتی نەبوونی هۆڵی تایبەتە کە لە پەیمانگای هونەرە جوانەکان نەمانتوانیەوە هۆڵێکی تایبەتمان هەبێ بۆ شێوەکاری بۆەوەی ئەگەر ئێمە لە پەیمانگا و هۆڵە تایبەتەمان هەبێ و مەسە بودجەیەکی هەبێ بۆی بتوانین ئیدارێکی باشی بدەین ئەوەیە کە دەتوانین ئێمە زوو یا مانگانە یا دوو مانگ جارێک ئەمە پێشەنگای هاوشێوە نیشان بدەین و توانا و بەهرەی ئەو فێرخوازانە نیشان بدەین کە لە پەیمانگای هونەرە جوانەکانە. دەستوێکی ئەم فستیڤالە بە پێشەنگای شێوەکاری دەستی پێکرد و لە ڕۆژانی داهاتوش پێشەکانی موزیک و شانۆش سالەکیەکانی خۆیان ئەنجام دەدەن. زیاتر لە 30 قوتابی بەشی شێوەکاری بەرهەمە ڕەنگا و ڕنگ و ئاڵاواڵەکانی خۆیان لێرەدا نمایش کرد و بەم زۆرەش فستیڤالی ساڵانەی پەیمانگای هونەرە جوانەکان لە ئەمڕۆوە دەستی پێکرد. قوتابیان دەڵێن ئەگەر بێت و ئەم فستیڤالانە ساڵانە ئەنجام بدرێت دەتوانین بەرهەمی زیاتر و بەهرەی زیاتری خۆمان نمایش بکەین. هێرۆ مەولودی، کوردستان 24 هەولێر. هەکاربان بەیانە هەم من و تۆ هەم بینەرەکانمان سەرێک لە گوندی 12 ئیمان بدەین. گوندی 12 ئیمان ئەکەوێتە پارێزگای هەڵەبجە. ئەم گوندە یەکەمین جار ناوەندێک بوو بۆ فێرکردنی ڕاهێنانی ئەسب لەلایەن با بڵێن گەنجەکانی گوندەکەەوە. جواب بزانین چۆن ڕاهێنانیان پێدەکەن. لەم ناوەندە ئەسپەکان لە تەمەنی 18 مانگی وەردەگیرێن بۆ ڕاهێنان و هەندێک ئەسب بە 6 مانگ هەندێکیش بە ساڵێک ڕادێت بۆ سوارچاکی و بۆ ئەسب سواری. نمایشی ئەسپەکانیان دەکەن زیاد لە دەجۆر ئەسپن نزیک 50 ساڵە سوارچاکە جۆری ئەسپەکان زۆر بەباشی دەناسێت. مححمود ئەسپی کوردی زۆر لاپەسەندە و داواکارە گرنگی پێبدرێت و کردنەوەی فێرگەکەش بە سەرەتایەکی باش دەزانێت بۆ گرنگیدان بە ئەسب سواری. هیوادارم وڵاتەکەمان تۆزی ئاوڕێکی لێباتەوە بە شێوەیەکی هاوکاری بۆ نمونە پیاوێک و ئەو کاکە یاحیا ئەبوو فەقیری مەسەلا ئەو شتی جوانی دروست کردو لێ ئەوە هەمومان ئاگام لێ کۆبوونێتەوە ئێگەر گەورەتر بێ ئێگە چاکتر بێ خەڵک زیاتر لە ملاڵەوە لە ئێران شۆ خەڵکی بۆلا جا من هیوادارم خەڵکیش هاوکاری بکات و یاحیا پیاوێکی فەقیرە و ئێمەش وەکو خۆمان توانیمان وەکو ئەسپارەکانی منتیقەی هەڵەبجە و شەمێران و نەوڕۆڵی ئێمە هاوکاریە بین بە هەموو شێوەیەک. ناوەندەکە بۆ ڕاهێنان و فێرکردنی ئەسپە. ڕاهێنانی ئەسپەکانە یەحیا گەنجێکی گوندی ئیمامی زامنە بەهۆی خولیای زۆری بۆ بەخێوکردنی ئەسپ و ئەسب سواری وەک هەنگاوێکی سەرەتا ئەم ناوەندەی بنیادناوە و بەنیازە فراوانتری بکات. 20 ساڵە خەریکی ئەسپ و ئەسب سوارین بیرمان لەوە کردووەکەوە ئەم ڕاهێنانی ڕەسەنی کوردەواریە بەردەوامی پێ بدەین. منیش هەستان بەکردنەوەی ناوەندی سوارچاکی جاف لە گوندەکەمان سەر بە پارێزگای هەڵەبجە بۆ بە مەبەستی ڕاهێنانی ئەسب. لە پارێزگای هەڵەبجە یەکەمین جارە ناوەندێکی لەم شێوازە بۆ ڕاهێنانی ئەسپ و فێرکردنی دەکرێتەوە. ئەسپەکان لە تەمەنی 18 مانگی دەتوانرێن بهێنرێنە ئەم ناوەندە تا ئامادە بکرێن بۆ ئەسب سواری. ڕاهێنان بە ئەسب جیاوازە و بەپی جۆری ئەسپەکە دەگۆڕێت. ئەسپی کوردی لە ماوەی 6 مانگ بۆ ساڵێک دەتوانرێت ڕاهێنانی پێ بکرێت تاوەکو بۆ سوارچاکی بەکاربهێنرێت. نرخی ئەسپەکانیش بەپی تایبەتمەندیان جیاوازە و هەندێک ئەسب نرخەکەی لە 300,000 دلار تێپەڕ دەکات. ئەڤیناتا کوردستان 24 گوندی ئیمامی زامن. ڕۆژانە لە بەیانی 24 برگەیەکی زۆر تایبەتمان هەیە برگەی لەگەڵ ئەحمەدی خانی کە لەلایەن جاندۆستەوە پێشکەش دەکرێت بێگومان هەموو ئەوانەی بەدیقەتەوە سەیری ئەم بڕگەی دەکەن ڕۆژانە شتی نوێ لەسەر مەبەستەکانی ئەحمەدی خانی فێر دەبن بۆچی نووسیوێتی و تایبەت بە بیرکردنەوەی ئەحمەدی خانی فێر دەبن بیرکردنەوەی ئەحمەدی خانی ئەم نووسەرە گەورە چی بووە ئەمانە هەموو لەم تەوەرانە جاندۆست وەڵامتان دەداتەوە. بەڵێ جا زیاتر ئەم بەیانیە جەختەکاتەوە سەر ئەوەی کە لە نووسینەکانە مرۆڤ واتە فەلسەفەی خودی مرۆڤ لەگەڵ گردونە بە یەکیان دەبەستێتەوە. باس لەوە کات مرۆڤ ئەگەر لە ناخی خۆی شارەزا بێت ئەوە
زیاتر پێش ئەکەوێت و ئەگەر لە گردردون شارەزا بێ وەک ئەوەیەکە لە خودی خۆی شارەزا بووە لە یەک چوێنێک یا خود باڵێ میتافۆریکێک لە نێوان گردردون و ناخی خودی مرۆڤەکان هەیە کە لەم بابەتە جاندۆست بۆتان دەخاتەڕ. دەم باش تەماشەوانین هێژا جارێکە دی ئەم بوەرەنە بەرنامەیە لەگەڵ خانیدە کام ئیرۆ بنێرن ئەحمەدی خانی چژمارە پێشکەش دکە خەلەکا چووی ما بەحسا دەستپێکەکە نو مەموزینێ دەکرد مەگوت ئیدی بەحسا فەلسفەیە عشقێ وێ بکە فەلسفەیە ئەڤینداریە وەحمەدی خانی ئەو بەش بە بانکردنا یان بێژن ئاخافتنا لەگەڵ خودێ دەست پێ کرد بوو حتا بەحسا هەبوونێ کرد خودێ چ ئافراندیە چ نەئافراندیە مەدیت چەند دقەیە داویدا مە نکاربوو ئەم تەمام بکن بەحسا مەگوت درێ غەڵتان دکرد ئەو گەرەستێرن مینا گەوهەرانن فەلەکێ وان هەنە دوان دەدیگندرن لەبرات خوازم تشتێکی ببێژم یعنی کتێبێک وەک مەموزینێ دکارە بوو ببە ئەساسێک ji بۆ زانستە ئاسترۆنۆمیە ئاستێرناسیە لە جەم کوردان ما ئاسترۆنۆمی بە ئەسڵی خۆ چاوە دەست پێ بوو ئاسترۆنۆمی دەست پێ بوو بە ئەفسانەیان خەلکێن بەرێ دگوتن مەسەلا دگوتن ئەڤ عرد لەسەر قلۆچێ گایەکیە وەختا گای خۆ دهەژینە یان عردێ داوێژە سەر قلۆچێدن عرد دهەژە یان وەختا مەسەلەن هیڤ کو دهات گرتن یا ڕۆژ دهات گرتن دگوتن حوتێکی ئەو خواریە ژڤان ئەفسانەیان هێدی ستێرناسیژی چێبوو و پشتی مرۆڤان مێشکێ خوا مێژیە خوا و عاقلێ خوا بکار ئانین بە منطق چوونە مەسەلێ ستێرناسی چێبوو بکێمانی لە جەم کوردان ئەگەر پرتوکە ئەحمەدی خانی بخواندانەش بەرکو گەلێک ستێرناسی تێدا هەنا ئەمێت پێش ڕۆژەدا ببینن و بخواندانە و لەسەر ئاوا بکرانە شرۆڤە بکرانە دوڕێ غەڵتان چنە نەه سەدەف چنە فلان بێڤان وێ هێدی ئاسترۆنۆمیەک چێبا یەکی مەسەلا بگۆتە ئەس دخوازم بەری 100 ساڵی وێ هەم زمانێکی ئاسترۆنۆمیە زمانێکی زانستیژیش بۆمە چێ ببە هەمژی وێ بڕاستی ئەف زانست لەبامە زانستێکە ناسکری با نەها ئەم مەجبورن گاڤە ئاسترۆنۆمیە بخوێنن مستەلەح هەوێ تێگە هەوێ ئێ بیانینە یان عەرەبینە یانژی ئینگلیزی و ئەوێ دنن بە هەر حالی ئەمێ مالکێن خانی بخوێنن و بنێرن کادە vê xelekê de em karin behsa çi bikin. Me got xanî di xeleka çûyî de tiştê ku Xwedê afirandine dihejmêre bê çawa xweşik çêkirine. Lewh û qelem û sewabit û erş heywan û nebat û maden û ferş zahir kirin ev qeder sanâe peyda kirin ev qeder bedâe her yek ji edem kirin te peyda ibda'î kirin te bê heyûla fil cümle çi ewwel û çi axir القصة çi mu'min û çi kafir her yek ji te ra webûne mezher ev rengê di wan tubûyî mudmer bê husnê te wan nîne wicûdek bê nûrê te wan nîne numûnek. Ka binêrin divir de felsefeyeke felsefa wehdetul wicûd heye felsefa tasawufa irfaniya kûr heye. Ahmedê Xanî dîsa behs dike ew tiştê got te xweliqandine ey Xweda lewhel mehfûz ewa got Xwedê bi qelema xwe ya pîroz li ser nivîsandiye lewh û qelem û sewabit û erş sewabit me got feleka herî bilind e di dunyayê de di gerdûnê de stêrek têde ne stêrek çi xwastil wan di nêrî ew stêrkana her li cihê xwe ne di ezman de ew stêrek li cihê xwe sabitin yanî di cihê xwe de ne naleqin nalivin ne wek stêrkên dinin ew jî felekek ji felekên mezin e li gor stêrnasiya berê. Heywan û nebat û maden û ferş erd e wekû ferşekî tê hesêb wekû textekî ye evana jî Xwedê re dibêje te xweliqandine zahir kirin ev qeder sanâe te zahir kirin windayê bûn tu nebûn berê bê hebûn bûn
دنبونه مابون تا او درخستن آنينا وجوده آنينا هبونه ظاهر كرن تا او درخستن اف قدر صنائع آفریدنه تشتی خواده چه کرنه پیدا کرن اف قدر بدائع جی تشتی گو جتنبون چه بوبه هر یک جعدم کرن تا پیدا تا جنبون او درخستن آنین پیدا کرن ابداع کرن تا به یولا تا او آفراندن بی ماده یک اساسی هبه مثلا ام بيجن ميزك تختك كرسيك جي تخت چه دبه يعني جي حسن چه دبه نظام چه دبه هر تشتك كو چه دبه انسان چه دكه جي ماده كي چه دبه لي خودي ابا خاين بيجو فلسفه عقيده اسلامي وعقيده ديني ابا خودي تشت چه كرن بي گو ماده هبه وان جي چه بكه ماده اساسي دي كون دا كو بيوناني جيرت بيجن هيولا دبه جو خودي رد بيجه تا اف آفریدین دنیای تا به هیولا چه کرن نج ماده که تا چه کرن عرض و عزمان نج ماده که تا چه کرن تا فلک و سترک و روج و هیف نج ماده که چه کرن تا خواست چه ببن به اراده خواه کلی تا چه کرن ابایج وقت ما قلت تعقیده اسلامی ده في الجملة چه اول و چه آخر چه تشتی کج اول ده چه بویه چه تشتی هی و چه تشتی داوی و چه ببن القصة شو مؤمن وش كافر مؤمن جي كافر جي أفانا چنا هر يك جترا وبونا مظهر أو رنج دوان تبوي مزمر أبدا فردا فلسفاك هي مؤمن وكافر بونا مظهر جي خديرة أمين ها ويجي دخلكين بيدا فين بكن شاوا كافرك دكارة تجليا نافكي خدير بخيرا أم بيجن بخيرا كافركي تشيبه أم ويناس بكن هر یک جترا و بونا مظهر يعني اف آفریده انت بونا مظهرات وانا هشتيا بتوري ناس كرن بالصايا وان بهبونا وان هبونا تجي تي ديار كرن ج مخلوقات دنرا هر یک جترا و بونا مظهر افرنج دوان تبوي مزمر دفردا اجار فلسفه هنكي بخطره فلسفه وحده الوجود نحلول لوحده الوجود خدي ده هر تشتيده مضمرة يعني ده هندري هر تشتيده هيا تل هيفي دنيري تدبي سبحان الله خودت ده ديار دبه تل روجي دنيري تل ستيركان دنيري تل كل كزيرينا يعني كسكسوري دنيري تل شه تشتي دردورة هيا تخودت ده دبيني جبويجي ده مالكين بيشي ده هجر بي راود روجين بيشي ده وقت مشروع فكر خاني وملاي جزيري ومتصوف شرقي و اسلامي دبيجن حسنا خودي دروي كچن خوشك ده تجليبو او حسنا خودي جمال خودي دروي وان ده تجليبو اباجي وقت ما قلت بلكي نزيده لغور عقيده به ل احمد خاني ومتصوف بري بفي باورن بحسن توانينا وجودك بنور توانينا نمودك يعني ديسا خطابة خديرك نجمالا تبا هبونا فان آفريدان ونبا تج جمالا خو او چه کرنا او گردونا خوشك اب كوني خوشك تب جمالا خو بنازكيا خو چه كريه و تبوي نمونه جوان تا اگر تو نبي يك نمونه جي جوان تشتان ونخيابه حكمت او باطني وظاهر قدرت او غائبي وحاضر حكمتا تا كنت هر فشارتي وتدياري ام تنابين ام خدي بجافي خنابين باطنه لظاهره ده مخلوقات خده حكمت او باطني وظاهر قدرت او غائبي وحاضر تهم غائبي ام تنابين تلبشت برداني وهم جي تحاضري البرشافي مي ابجي يكجي فلسفه احمد خانيه حتى في داري امي راوستن جبركو دما ما جبو ايرو نما تا خلقك كدن بمين خير وخشيه ده دينا سەرەوتەوەرە سەرەکیە کە ئەمڕۆ لە پرۆگرامی بەیانی 24 جەختێکی تەواوی دەخێنە سەر ئەویش 239مین ساڵی
بنیاتنانی شاری سلەیمانیە کە چەندین چالاکی تێدا بەڕێوە دەچێت. جام ساڵ هەفتەیەک دیاری کراوە بۆ ئەنجامدانی چالاکیەکان هەر بەڕێوەبەرایەتێکی حکومیش چالاکی تایبەت بەم بۆنەیە ڕێک دەخات. سەرەتای چالاکیەکانی یادکردنەوەی ساڵڕۆژی دامەزاندنی شارەی سلێمانی بە چەندین چالاکی ژینگەی و نەمامناشتن و زیادکردنی ڕووبەری سەوزایی لە ناو سەنتەری شار و دەرەوەی شار دەستی پێکرد. سەرۆکایەتی شارەوانیش لە دەستپێکی مەراسیمەکانی دامەزاندنی سلێمانی ئەو پرۆژە خزمەت گوزاریانەی بەسەر کردەوە کە لەم ساڵدا جێبەجێ کراون. مەراسیمەکانمان خستە ئەمڕۆ ئەویش چاندنی 239 نەمان بوو لە شەقامی مەلێک مەحموو و هەروەها چەند نەمامێکی تر لە سەرچنار و هەندێک کۆمپانیامان هەیە قەرزاری سەوزاین. ئەمڕۆ مەراسیمی دەستپێکردنی کارەکانیانە وەکو ژێر پردی کۆبانی کە سەوزەکرێت ئەمڕۆ دەست پێکرێت و هەروەها پردی خاڵە شەهاب و دەروازەی سلێمانی عربەت ئەمڕۆ بە هەمان شێوە دەست بە سەوزکردنی ئەگرێت. لە ساڵیادی دامەزاندنی شاری سلێمانی 6 لیژنە لەسەر ئاستی بەڕێوەبەرایەتیە گشتیەکانی سلێمانی بە سەرپەرشتی دکتۆر هەواڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی پێکێنراوە. چالاکیەکان هەفتەیەک درێژە دەکێشێت لە چەند شوێنێکی مێژووی شارەکە ئەنجام دەدرێت. یەکێک لە پلانەکانمان ئەوە بوو کامیادە بە تەنها لە چواردەی مانگانە بێ بەڵکو و هەفتەیەک بەردەوام بێ بۆیە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی هەر لە دوێنێەوە 12 مانگ کۆمەڵێک چالاکی و بڕگەی جۆرا و جۆرمان پێشکەش کرد و ئەمڕۆ بەیانی و دووبیانی و چەند ڕۆژێکی تریش لە کۆمەڵێک شوێنی جۆرا و جۆر و کۆمەڵێک چالاکی جۆرا و جۆر بەردەوام ئەبێت. لە ڕاستیا بەلامانەوە گرنگ بوو کە ئەمساڵ ینی یادەکە بەرزتر ڕابگرین و شکۆمەندانەتر یادی بکەینەوە. سلێمانی بە سازانی چەندین چالاکی کولتوری و هونەری پێدەنێتە 239 ساڵەی تەمەنی. ئەم ساڵ جیاوازتر لە ساڵانی ڕابردوو جگە لە ئەنجامدانی کار و چالاکیە هونەری و کولتوریەکان بابەتی ژینگەیەکێک بوو لەو بابەتانەی بۆ سەوزکردنی ڕووبەری سلێمانی گرنگی پێدرا. دالیا کەمال کوردستان 24 سلێمانی. وەکو باسمان کردەوەری سەرەکیمان ئەمڕۆ ساڵیانی بنیادنانی شاری سلێمانیە کە شاری سلێمانی لە ساڵی 1784 لە سەردەمی ئیبراهیم پاشا دروست کراوە کە بە ناوی سلێمان پاشای باوشیوە کردووە بۆ ئەو کاتە بووەتە پایتەختی میرنشینی بابان و شوێنێکی گرنگی بازرگانیش بووە. ئەم تەوەرە بۆ هەموو کوردستانیان هەر گرنگە و جارێکی دیکەمە پیرۆزبایی لە تەواوی خەڵکی کوردستان بە تایبەتی شاری سلێمانی دەکەین بۆ ئەم باسە جێدێڵین بۆ هاوکارمان دالیا کە لە ستۆدیۆی کراوی سلێمانی لەگەڵمان دەبێت. سڵاوت لێبێت دالیا و بەیانیت باش وەکو خەڵکی سلێمانی پیرۆزباییت لێ یەکەین پیرۆزبایی لە تەواوی کوردستانیانەکەین. ئەمڕۆ ڕۆژی شاری سلەیمانیە و ئیدی ستۆدیۆی کراوە لە لای تۆ بەردەوامە بێت لەگەڵ بینەرانمانە دێنە لای تۆ بابزانین ئەم بەیانیە جیاوازی پرۆگرام چۆن دەرەکەوێت لە لای ئێوە. سڵاو سۆڤان سڵاو هاکار خۆشحاڵ بووم کامڕۆ لەگەڵتانم لە ڕۆژێکی زۆر گرنگ بۆ شاری سلێمانی. ئەم ساڵ 229 ساڵ تەمەنی شاری سلێمانیە. ئەم ساڵ جیاواز لە ساڵەکانی دیکە کار و چالاکیەکان ئەنجام دەدرێت بۆ بەرزڕاگرتنی ئەم ڕۆژە. لەم چارچەوێژدا ئەمە میوانداری کۆمەڵی کەساتی شاری سلێمانیمان کردووە. یەکێک لەوانە دکتۆر محسین ئەدیب بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری سلێمانی، هەروەها خاتو عایشە مەلا حەکیمێکێکە لە کەساتەکانی شاری سلێمانی، هەروەها مامۆستا فەهمی ئەمین کە یەکێکە لە مامۆستا و پەروەردە کارەکانی شاری سلێمانی، کارێکە لەمانە ڕۆڵ و کاریگەریان لەسەر شاری سلێمانی هەیە. دکتۆر سەرتا لە تۆ دەست پێ بکەم بەخێر بیت. ئەگەر بینە سەر کار و چالاکیەکانی ئەم ساڵ زۆر جیاوازە کە ئەچیتە شوێنێکی سلێمانی ئەم جیاوازیە بینی. کار و چالاکیەکان چۆنە؟ چۆن بڕیارتان ناوە؟ چەند لیژنەی بۆ پێکێنراوە؟ بەڵێ ئەبانیتان باش، بەیانی بینەرە بە ڕێزەکانتان باش، یادی 239 ساڵەی بنیاتنانی سلەیمانی لە ئێوە و لە هەمووان پیرۆز بێت. لە ڕاستیا یادی سلەیمانی بەتەنها یادی سلەیمانی نییە، یادی کۆی کوردستانە.
چکە ئەساسەن هەر لە سلەیمانی کە دروسە بێ بۆ پایتەختی بیرنشینێکی گەورەی وەکو بابان دروسە بێ واتە ئەساسەن وەکو شار دروسە بێت کە ئەمە مەسەلەیەکی گرنگە و بە گەورەی لە دایکە بێ و تا شەشر بە گەورەی ماوەتەوە و هەر هێز و دەسەڵات و حکوومەتێک ویست بێتیان سلەیمانی بچووکەنەوە لە ڕاستیە بە بچووک بوونەوەی خۆیان کۆتایی پێهاتووە بۆیە ئەتوانین بڵین ئەوەی کە سلەیمانی ئەیکات و ئەوەی سلەیمانی ئیبەخشێت لە کایە جۆرا و جۆرەکانە بە تایبەتی لە کای ئەدەب و کولتورە دوجار لە خزمەتی کۆی کوردبوون و کوردستانی بوونا تەواوە بێت بۆچی چکە نووسین و ئەدەب و هونەر و هونەری و گۆرانی و سینەمای کە سلەیمانی با بڵین ڕۆڵێکی زۆر گەورەی تیا هەیە کە بەرهەمی هێناوە کاریگەریەکی زۆری هەبووە لەسەر دروستبوونی یادەوەریەکی هاوبەش لە بینی سەرجەم کوردستانیانی کوردستانی گەورەیە ئەوەشی کە پێی وترێنێتەوە لە ڕاستیە هیچ نییە جگە لە یادەوەریەکی هاوبەش کە لە ڕێگای ئەدەب و هونەرەوە دروسە بێ بۆیە لە ڕاستیام یادێکی پیرۆزە و یادی هەموو خەڵکی کوردستانە چوار پارچەی کوردستانە بۆیە هەم لە خەڵکی سلەیمانی ئەم یادە پیرۆزەکەم و هەم لە خەڵکی کوردستان بەگشتی ئەم یادە پیرۆزەکەم بێگومان ئێمە هەمووکو بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلەیمانی خۆمان و هەم وەکو لژنەیەکی باڵاش کە لەسەر فەرمانی جەنابی پارێزگار دروستکراوە ینی ئیشمان لەسەرەوە کرد کە ئەمساڵ با بڵین دەستپێکێک بی باش بێ بۆ ساڵی داهاتوو کە لە ڕاستیە بەرنامەمان وایە کە لە ساڵی داهاتووە کە 240 ساڵەیە ینی بەرنامەی تۆکمەتر و گەورەتر و بەرفراوانترمان هەبێ بۆ بەرز ڕاگرتن و شکۆداترکردنی یادی بنیاتنانی سلەیمانی بەڵام خۆشبەختانەش ئەم ساڵ گرنگێکی زیاترمان بەم یادەدا بەڕاستی گرنجەکە لە دوو ڕوانگەوەیە بەڕاستی یەکەمیان ئەم یادە بە تەنها لە ڕۆژێکە قەتیس نەکەین و دووەمیشیان لە شوێنێکی دیاریکراویشا قەتیسی نەکەین بەڵکو ینی بکەینە یادێکی جەماوەری لە کۆمەڵی شوێنی جۆرا و جۆرە و لە کایەکی جۆرا و جۆریشا قەتیسی نەکەین بۆیە شەرم ساڵانی بڕیاردراوە ئیشی جۆرا و جۆر کراوە لەسەرەوەی کە یادکردنەوەکە هەم هونەری بێ هەم ئەدەبی بێ هەم ژینگەی بێ هەم وەرزشی بێ ینی کایی ینی شێوازی جۆرا و جۆر و لە کۆمەڵی شوێنی جۆرا و جۆر لە تەلاری هونەر لە هۆڵی ڕۆشنبیری لە سەرای سلەیمانی لە یاریگای سلەیمانی و لە کۆمەڵە شوێنی تریش کە دکتۆر محسین هەلو لە ڕوانگەی ئەو قسەی دکتۆرەوانێ من زۆر جار کە تەختیەی چالاکیە هونەریەکانەکەین بە تایبەتی ئەگەر بۆ بەشەکانی دیکە یان هونەرمەندانی بەشەکانی دیکات بنە سلەیمانی باسی ئەوەیان کردووە کە سلەیمانی کوردستانە گەورەکەی بۆ ئەوان بۆی بتوانن کار و چالاکیەکانی خۆیان تیا ئەنجام بدەن. خاتو عایشە ئەگەر بێمە لای تۆ ڕۆڵی سلەیمانی هەر لە مێژۆ تاکو ئێستا بە تایبەتی بۆ ئافرەتان چۆن بووە ڕۆڵی ئێوە لە ناو بنەماڵەکانە؟ پێشەکی پیرۆزبایی یادە مەزنە کاکەم و سلەیمانی کە تا ئیستا چۆکی دانەداوە بۆ هیچ داگیرکەرێک و هەمیشە سەری بڵندە و خزمەتی هەموو گەلی کوردستان بە عام هەموو ئەکات و هەمیشە دەرگای کراوەیە بۆ هەموو نەتەوەی کورد و ئەوانەی کە لەگەڵ لە نەتەوە لەگەڵ کوردانە دەژین لە هەمیشە دەرگای کراوەیە و پارێزگاریەکە و سەربەرزە لە هەموو بوارێکی ژیانەوە. باشە هەست بە چێکی کە ئێستا سلەیمانی ئەم پێشکەوتنە من زۆر دڵخۆشم کە خەڵقی سلەیمانیم تامان هەموو شارەکانی کوردستان بۆ من یەکێکە بەڵام چونکە سلەیمانی تامبوونێکی جیاوازەیە شانازی پێوەکەم کە من خەڵقی سلەیمانیم ئەگینا هەموو شارەکانی کوردستان بۆ ئێمە هەر شاری کووردە هیچ جیاوازێکی ناکەین لە بەینانە فێڵان کوردستانی گەورە بێگومان ژن هەر لە مێژووەوە هەمیشە خەباتی کردووە تێکۆشاوە و پێگەیەکی کۆمەڵایەتی چاکی هەبووە لە ناو کۆمەڵگایە بە حکمی ئەوەی هەرچەنە بە حکمی دابوونەریتی کۆن و کللتور و ئاین کاریگەری هەبووە لەسەر و پیا و سالاری ئەمانە بەڵام توانیوێتی لە ناو خێزانە پێگەیەکی باشی هەبێ وەشاژنی ماڵ بێ هەوڵی داوە بۆ پێگەیاندن ژنانی زۆر کاریگەرمان هەبووە لە بەڵێ ئامادەکردنی خێزان چ لە سۆز و خۆشەویستی هەمیشە و میهرەبانی داوە بە خێزانەکان و هەوڵی داوە کە پەروەردەیەکی جوانی مناڵەکانی بکە بۆ دووە ڕۆژی نەتەوەکە و سوودی هەبێ هەم بۆ خێزانەکە و هەم بۆ کۆمەڵگاکە
هەرچەنە زوربیان لە کاتی لە کۆنا خوێندەوار نەبوون بەڵام کەسانی لێ هاتوو کەسانی ئازا بوون کەسانی بەسەلیقە بوون لە پەروەرەکردن و پێگەیاندنی مناڵەکانیان بۆ نەتەوەی کورد جگە لە بابەتی پەروەردەی بڵێ ئەگەر بینە سەر ئەوەی ئایشەخان ژنا ڕۆڵێکی زۆر گرنگیان هەبوو لە خەباتیشە ژنانی شان بەشانی پیا و خەباتیان کردووە ئیسینە سرەوە تەوان ژنی زۆر بەتوانامان هەبووە مەسەلەن لە کووردا کە خەباتیان کردو شان بەشانی کرد و توانیوانە سەری کورد بەرزکەنەوە لەو بوارانەدا و جگە لەوەی کەوانە خوێندەواریش بوو بەڵام زۆر بە سەلیقە و لێ هاتوو زیرەک بوون و توانیوانە خێزانەکە بەرەو پێشەوە بەرەو گەشەی پێبا بە ئەندامانی خێزانەکە لەگەڵ ئەوەشتا سیرەکەین جیاوازی فەرقی هەیە لەگەڵ ئیستایە ئاشەخانەی لەسەر ئەوەی کە ئەو جیاوازیت چیە لە نێوان ژنی ئێستا و ژنی کۆنا چیان کردو بەس با بچمە لای مامۆستافەهمین بەشێکی زۆر لەو کەسانەی کە لە ئێستا پۆل و پۆستیان هەیە لەسەر دەستی تۆ پەروەردەبوون دیارترینیان کێ بووە؟ جێ شانازیمە کە 41 ساڵ لە بواری پەروەردا کارم کردووە زۆر لە لێپرسراوەکان لە پێش هەمویان سەرۆک کۆماری پێشووتر دکتۆر بەرهەم دەیان سەدانەڵێم مامۆسایانی زانکۆ دکتۆرەکانی زانکۆ بە سەرۆکی زانکۆی ئیستاشەوە ئێمە پەروەردە مامۆساکان پەروەردەیان کردووە من دەرسی بیرکاریم پێوتم دوای ئەولاکانم قەناعەتان بێ سەروەت پارە نییە لە جرفانە ئەولاکان و نەوەم زۆرە خوانێ بڕێ 11 نەوەم هەیە تەمەەن درێژ من لەگەڵ ئێوە و هەموو نەوەیەکە من سەروەتی من خوێنکارەکانمە باش شوێنەکە ڕۆم هەڵسن لە بەرم ئەمە سەروەتە ئەمە جێشان هەسی بەشێک لە وێنە کۆنانە شتێناوەتەوە گە پیشانمان بیت مێژەکەیان بۆ کێ گەڕێتەوە سیمای کۆنی سلەیمانیان پێوە دیارە قوربانجان شاری سلێمانی شاری هەڵمەت و قوربانی شاری شاران شاری خەباتجێری شاری هەموو شۆڕشەکان کە من شۆڕشی 61م بیرەیەشی 61 چوومە زانکۆی بەغای 11 لە دەربەنی بازیانەوە شۆڕشی ئەیلول دەستی پێکرد هەموو شۆڕشەکان ساڵی سی ڕاپەڕینەکان کە ڕاپەڕین دژی ئینگلیس کرا ئەوە بوو حکومڕانی شا ئەمری کرد تەقە بکەن ئەو لە سیس کە پەیکەرەکەی لە بەرسەرایە شەهید بوو ساڵی 56 کە من لە یەکی متەوەسە بووم تەرمەکەی مەلیشی کوردستان شێخ مەحموودیان هێنایەوە شێخ لەتیف لە سجنی سەرەوە گیرا بوو کە باقی دایکە مزارەتچیەکان هەمووی ڕۆشین بەرەو ئەوێ بۆ ئەوەی من مەڵێ بەشێک لە ڕووداوانەی باسێکی بەوێنە لاتە پیشانمان بێ ئێستا پیشاندانە ئەنجا مەقسەم لەوەیە لەوەشە کە تەقە کرا ئەختەری ڕەشۆل شەهید بوو شاری سلێمانی هەمووی هەش گەڕک بوو هەمووی هەش گەڕک بوو یەکێ لە گەڕەکەکان خۆشەویستی من سابوونکەران لە دایک بووم بۆ ئەم گەڕەکە کارێزی ئەحمەد زەنگەنە ناویان ناوە شێخان توانیم بە 4 ساڵ هەموو کەسایەتەکان کۆکەمەوە بە وێنەوە بە وێنەی کەسایەتەکان کردم بەمە دابشم کرد شاری سلێمانی زۆر لە قسە خۆشی تیا بوو هەر لە حەیکوڕن تا خاڵە ڕەجەب تا فەریقە چۆر تا حەسەنی شیرین تا عێزەتی برام کە دایکم ئەیگوو یەک پارچە دڵمی ناوی ناسناوی عیزەت یەک پارچەیان لێنا توانیم ئەمەش بە 3 ساڵ 101 قسەی خۆشی ئەو کۆکەمەوە شاری سلێمانی بەڕێی من ئێستا شارە تا بڕێی خۆشەویستە خاکەکەی ئەرزەکەی پیرۆزە خاکەکەی بۆ هەمووی شاخە مەڵبەندی پێشمەرگەکانمان بۆ جگە لە با بڵێن سەیرەنگاکەن ئەمە شاری سلێمانی جارانە ئەو بۆ ساڵی چەنە گەڕێتەوە ئەمە تقریبن ئەگەڕێتەوە بۆ 54 55 حتا پاسی ئالێرایە و ڕسمشمەیە پاسی تەختە بەم دوو فلسیە بەعانەیە وڵا سوارە بووین
ئەیجێڕان بە هەموو جادەکانی هەرکە جادەکە ئێمەش بە تەختەکە گۆرانی و چەپڵات. ئەمەش وێنەی ساڵی 55 لە پۆلی پێنجی قوتابخانەی غازی سەرەتایی بووم. ئەم ڕیزە ڕیزی دووەم قژلوولەکە سێهەمە منم. ئەمەیان عەلی سدیقە مامۆستاخوا لێ خۆش بێ، ئەویان شەوکەت بابانە، ئەویان فەریجی عەلی دەباچە مرشیدمان بوو، ئەمەشیان ئەحباب قاهر. ئێمە کە ساڵی هەفتە حکمی زاتی ئێرا بە ئیجبار کرا حکومەتی بەعس، حکمی زاتی یا بە ئۆتۆنۆمی بە کوردستان بوو بە خۆشی. ئەمە کەژاوی یەشێتی مامۆستایانی کوردستان 11/7 یادی یەکەمی حکومە زاتیەکە. ئەوە کەمال جەلال غەریب، ڕۆ ڤێگەر، ئەکرەمی برایم، ئەوەی دوای کەمال جەلال فەهمی. ئەمە مەجیماوەتی ئەوە بەڕەحمە بێکاوسی تۆفیقەفەنی ئاغا فۆخوڵڵا. دوای ئەوە نەجمەدین مەلا وتی وەسیەتی کرد، وتی کە لەگەڵ کوردستان ئازاد بوو بم بەنە ئەزمەر. حتا کەشتەکەیان بۆ کراوە قوتابخانەی کەشتی نوح. ئێمە لە یەشێتی مامۆستایان نبووین، ڕێک بردمان بۆ ئەوێ سەیری ئەو ئۆتۆمبیل بەرنەکەو. ئەمیش باوەڕی. ئەمە منم دانیشتوم، ئەوەش دروشمی یەشێتی مامۆستایانی کوردستان. شاری سلێمانی شاری شاعیران، شاری نەمر پیرەمێرد. ئەمە ئانی نەورۆزە کە هی بردن بۆ ئەمەش با بڵێن مامۆستایانی سانەوی شۆڕش لە قەشقۆڵی. ئەمەش لە چەقچەق هاوڕێ خۆشەویستەکان. دەستەکانە خۆش بێت مامۆستا فەهمی. چاوەکە من. دکتۆر بەشێکی زۆر لەو وێنانەی کە پیشانیان زەمانەکەی بۆ کۆنەگەڕێتەوە بەشێکی زۆر لە کەساتەکانی شای سلێمانیتیە، ئەوش لەو چارچێوەیەکی تان کردوە تا بتوانرێ بەشێک لەو گەنجینەی کە لای خەڵک ماوەتەوە بیپارێزنەوە بیکەنە گەنجینەیەکی نەتەوایەتی. بە تایبەتی ئەم وێنانە کاتێک کە بین لەوان لای زۆر کەس نەبێت. بێگومان وێنە زۆر گرنگە، ینی فۆتۆ زۆر گرنگە و داهێنانی کامێرا کاریگەریەکی زۆر ڕیشەیی هەبووە لە گۆڕانکاری لەسەر ئاستی هەموو جیهان بەڕاستی. و کاتێک کە تۆ خاوەنی وێنەیت یعنی بینراوی، کاتێکیش کە بینراوبوو یعنی دەسەڵاتت هەیە بەڕاستی. یەکێک لە هۆکارەکانی زیندومانەوەی سلەیمانی و زیندوی پیشاندانی سلەیمانی لە ڕاستیا بوونی وێنەیە، بوونی ئاسەوارە. بێگومان گرنگیدان بە وێنە و بۆ فۆتۆ ینی ئەرکی ڕاستەقینەی وەزارەتی ڕۆشنبیری، ئەرکی ڕاستەقینەی ئێمەیە، ئەرکی ڕاستەقینەی دام و دەستگا پەیوەندەکانی تریشە. لە ڕاستی ئێمە لەو چوارچێوەیە هەر بۆ ئەم دەنابێت لە پرسیار یەکەمە پرسیاری ئەوەت کرد کە ئێوە چتان کردو. یەکێک لە چالاکیە گەورەکانمان لە ڕاستیە پێشەنگایەکی فۆتۆ بوو لە ڕاستیە لەسەر فۆتۆ لەسەر وێنە کۆنەکانی سلەیمانی و هەر لە ساڵی تەلاری هونەرە بە بڵین عەرزمان کرد. و ینی ئەمانە هەمویان ئەرشیف کراون بەڕاستی و ینی کۆکراونەتەوە و کەم تا زۆر پارێزراون. بەڵام ئەوەی کە گرنگە لەمە گرنگترە لە ڕاستیە ئەوەیە کە هەموو ئەمانە لە ئینسکلۆپیدیایەکی گشتیە کە کۆکرێتەوە بەڕاستی سلەیمانی پێویستی بە ئینسکلۆپیدیایەکە، بەڵام بەداخەوە تا ئێستا کارەکانی ئینسکلۆپیدیایە و پێویست بەڕێوە ناچێت. زانیارێکی زۆر کەمیشی لە تیاگەر بچی سێرچێکی بۆ بکەیت. بەڵێ بێگومان ینی لە کاتێکە ینی تەوسیق بە دیکۆمنتکردن کارێکی زۆر گرنگە بۆ هەموو نەتەوەیەک، بۆ هەموو شارێک، بۆ هەموو گروپێکی دیاریکراو. بۆی لێرەوە ینی من خوازیارم کە وەزارەتی ڕۆشنبیری، وەزارەتی دارایی، ئەنجومەنی وەزیران لایەکی جددیتر لە مەسەلەی کای کولتوری و کای ئەدەبی و فەرهەنگی لە سلەیمانیا بکەنەوە، لە پێناوەوەی کە وەکو لە سەرتاوە باسم کرد کە خزمەتکردن بە سلەیمانی لە ڕاستیانی خزمەت بەتایبەتی لە کای کولتوری و ئەدەبیانی خزمەتکردن بە کۆی کوردستانی گەورە. بۆیە بێ دەسەڵاتدارانی ئەم مەسەلەیان لە بەرچاو بێ. زۆر ئەمە گرنگە. بۆچی گرنگە؟ لەبەرەوەی کە تایبەتمەندی سلەیمانی ئەوەیە کە شارێکی فەرهەنگیە، شارێکی کولتوریەوە توانیوێتی و ئەشتوانێ زۆرترین نووسەر و ئەدیب و هونەرمەند ئینتاژکا بەرهەم بێنێ بۆ خزمەتی کۆی کوردەواری و کۆی کوردستان. باشە دکتۆر ئەگەر لە ڕوانگەی فەرموو مامۆستاگیان ببوورە لەسەر قسەی دکتۆر کە فەرمووی
ئێمە مۆزەخانەی پەروەردەیمان هەیە کاریشمان لەسەر کردووە ئیشێکی جوانە ڕەنگە دیبێتێ وێنەی مامۆستا کۆنەکان بە گەورەی لە مەمەڕەکە هەمووی هەڵواسراوە ژوورێکی مەلاجەلالی بەڕێوەبەری قوتابخانەی فێسەڵی سەرەتایی یەک ژووری کامیلی هەیە کە مەلیک فێسەڵی دووهەم چەند جار هاتووە 56 ها و 57 ملافاوەکە من بیرمە ها و 58 ها هەموو ڕسمەکانی لە ژوورێکە وەکو مۆزەخانەیەکی گەورەی لێ هاتووە دوێنەمان زۆرە ناومان ناوە بەڵام ئێستا گەڕاین دوێنێ سەردانی کاک دڵشادمان کرد مدیر عام مەسئولی گەورەش بڵین بۆ ئەوەی بتوان قوتابخانەیەکی گەورەمان بنێ سەرەتایی تیژارەمان دەستنیشان کردووە بیکەین بە شوێنی بڵین گازینۆ بۆ مامۆسا و شوێنی مۆزەخانەکەش ئەوەمان بەدەستەوەیە خەریکی دەستان خۆش بێت دکتۆر لەو پرسیارەوە گە دەست پێ بکەمەوە بە تایبەتی ئەو کار و چالاکیانەی کە لەم ساڵ پایتەختی ڕۆشنبیری ئەنجامیە هۆی لە چیا بینیتەوە و بەرنامەی ئێوە بە شێوەیەکی درێژخایان چیە تاکو ئەم نازناوی سلەیمانی وەریگرت و هەروک خۆی بمێنێت وەکو باسم کرد لە سەرەتاوە ینی بەرنمەکان جۆرا و جۆرن ینی کۆنسێرتی مۆسیقا و گۆرانی تایە معرەزی فۆتۆ و شێوەکاری تایە پیشاندانی فیلمی دیکۆمنتاری یاری دۆستانەی نێوان نووسەران و هونەرمەندان چالاکیەکانی یادەکەنە بە شێوەیەکی درێژ یان ئەم کار و چالاکیانەی کە لەم ساڵا کراوە وەکو بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری ئێوە پێی هەستاوە جاوەڵاوە یەک بەرنامەی تایبەتی ئەوێت کە کار و چالاکیمان تیشتان زیاتر لەسەر چی بووە من ئێستا گەرسێرکەوەم ساڵ زۆرترین شانۆگەری پێشکەش کرا ئێوە بە شێوەیەکی بەرنامەداری یەکەمە لە یەکشت بێ ئاڵێن سلەیمانی پایتەختی ڕۆشنبیریە لە ڕاستیا بێت داش پایتەختی شانۆشی بۆ زیاکەی فعلەن ئەو شانۆگەر و شانۆکار و دەرهێنەرانی کە لە سلەیمانی هەن ینی ئێمە هەر لە ئەم ساڵە زیاتر ینی هۆڵی ڕۆشنبیری هەمیشە بۆ شانۆ تەرخان کراوە ینی ئێمە نەمانتوانیەوە بۆش زۆر بۆش تریش بەکاری بێنین لەبەر چی لەبەرەوەی بەردەوام یان نمایشی تیا بووە یان کەم تا زۆر بە بڵین پرۆڤەی تیا بووە ئەم ساڵ زیاتر لە 4-5 شانۆگەری بەس لە سلەیمانیا پێشاندراوە و نمایشکراوە و خۆشبەختانەش بینەرێکی زۆر زۆریان هەبووە زۆریان لەلایەن دەرهێنەری گەنجی شەوەنجێگومان و هەر ئێستاش با بڵین کاکە ڕاڤیار شانۆیەکی هەیە کە دەخەکەی لەلایەن کاک بەختە عەلیە و نووسراوە کە خوشکەزای مامۆستا عایشەیە و گرنگی ئاماژەی پێ بکەین شانۆیەکی زۆر زۆر باشە هەموو ڕۆژێک با بڵین لە سەعات 5 ئێوارە لە هۆڵی ڕۆشنبیری نمایشەکرێ هیوادارم بینەران بیبینن چکە لە ڕاستیا شایستەی بینینە دمویە جەنابی شت بینیوتە و ئێمە بە تەنیشت ئەمانەشەوە لە ڕاستیە جەناب دەزانی ئێمە بەڕێوەبەری گشتی پارێزگای سلەیمانین ینی هەر لە یەک دوومانگی ڕابردووە فیستیڤاڵێکی شانۆیی زۆر باشمان کرد لە چەمچەماڵ کە جەماوەرێکی زۆر زۆر باشی هەبوو و خۆشبەختانەش لە کۆتایی ئەم مانگەیە لە 27 ئەم مانگەیە فیستیڤاڵی شانۆی شەقام لە دەربەنی خانەکەین کە شانۆکارەکانی ئەم دەڤەرە با بڵین و هەموو کوردستان و نێودەوڵەتیشە با بڵین لە 9 وڵاتی دنیاوە بەشداری ئەکەن و بەردەوام ینی ئەمە هەر لە بواری شانۆیە ئەژینا ئێمە کار و چالاکی لە چالاکیەکانیش پێشەنگای شێوەکاری نەکرد پێشەنگای شێوەکاری ئێمە سیمپۆزیۆمێکمان کرد بۆ کۆمەڵی خانمە شێوەکار لە کارگەی کولتوری کە بە تەنها معرەز نەبوو باوکو منتیج بوو ینی با بڵین 3 ڕۆژمان بۆ دانابوون کە لەم 3 ڕۆژەیە ئەمان تابلۆی هونەری تایبەت بە خۆیان بۆ منە یەشێک یان دوانین تاچ بکەن و دواییش لە چالاکیێکی تران نمایشمان کردنەوە واتە ئیشەکە بە تەنها ینی هێناممان نەناو ساڵەیەکەوە جێوێکی خۆشی دۆستانەوەوانەمان بۆ دروستکردن کە ئەوان بۆ خۆیان لەوێتی پێکەوە کاری جەماعی و ینی کۆمەڵێک تابلۆی تازیان تاچ کرد و ئیشی تریشمان زۆرە بەستە باس ناکرێت زۆر باش خاتەگەر یەکشمە لەسەر جەناوی کاک دکتۆر گیان تەوان من پێشنیارێکە گەر بیکەم ئێوە بەڕاستی زۆر هیلاکەن زۆر ماندوون لە کاری ڕۆشنبیریە بەڵام خۆزگە یەک شتانە کرد وەکو بەڕێوەبەرایەتیەکان و وەزارەتی ڕۆشنبیری ئەگەر سەیری گەنجانی ئیستا بکەین زۆر خوێنەرن بەڵام ئینتیمای وەتانی و نیشتیمانیان زۆر کرد و لاواز بووە خۆزگە لە هەموو مەکتەبەکانە ئێوە بە جەبری وەکو وەزارەت تانتوانەیە
چۆن دەرسی جغرافی و تاریخ و ئەوان ئەخوێنرە یا بیرکاری ئەنگلیزی خوێنێتەوە گوانەیەکی تایبەتی شەب وایە ماوەی سەعاتێ بۆ ئەوەی قوتابی لە بچێتە ناو مەکتەبەی قوتابخانەکانەوە لەوێ کتێب خوێنێتەوە و فێری بەڕاستی نیشتمان پەروەرێتی فێری ڕۆشنبیری فێری ئەو وارانە بکە کە گەشایە بە وڵاتەکە و نەتەوە پێشەخە عاشەخام لە بەشێکی زۆر لە هەر ناوەندەکانی خوێندنا کتێبخانەی تایبەت بەوە هەیە هەیە بەڵێ هەیە بەڵام داخەوە زۆر بەکارڕێن ڕاستە باشە خاتو عایشە لەو بەشە وەستاین جیاوازی ژنان بە تایبەتی لە ڕووی ئەرکەوە لە کۆنا و لە ئێستا ئەگەر یادەوەرێکی خۆشتم بۆ باسکەی کە لە کۆنا هەبوو بێ لە سلەیمانی کە بیرە نەچێتەوە وەڵا ژن بە عامیەوە گەرسەی دکەین ژن وەکو باسم کرد وتمەرتی هەبوو بە پێگەاندن و خزمەتکردنی خێزان و بەخشینی مێرەبانی و سۆز و دڵسۆزی و هاوکاری لە ناوەیە لەگەڵەوە ژنانی جاران سەرڕای ئەو هەموو ئەرکوماندبوونە و خزمەتکردنی میوان و چکە کوردە خاستن سلێمانیەکان بە میوانداری مەشهورن خزمەتێکی باشی میوانداری هەکەن لە سەرڕای ئەو هەمووانە ئەو ئەرکانێکە بەسەریا دراوە و مەسەلەن لە پێناوی بژێوی خێزانیشیانە هەبوو ژنانمان هەموو جەرجڕەنگینە کڵاوێنە چنی کلاشیانە چنی درومانیان نەکرد تێقرمەیان نەکرد چەفتیان هەڵەبەست خەیاتیان نەکرد ترشیاتیان نەکرد بۆ ساڵانە ئەیان فرۆشتەوە ئەمانە بۆچی بوو ئەوەی کە داهاتی کیانەبێ و بۆی بژێوی بەرەو پێشەوە بڕە ژنی لە هاتوومان هەبوو مەسە بۆ نمونە من یەکێ لەوانە منیرە قەفتانە بەهێ مەعروفە ئەمانە هەمووی قدوەی کۆمەلگا بوون کەەوە خوێندکاریان پێگەیان هەم بە خوێندن ڕۆشنبیریان نەکردەوە و ڕووناکیان نەکردەوە هەم بە برێیانەدا بە ئینتیمای نەتەوایەتی بەسمەوەیە ئێستا ئەوە نابێنی لە نێوان ژنی بەڵام ژنی ئیستا هەوڵەدا هەمیشە هەوڵی داوە ژنی ئیستا بە حکمی ئەو ڕێکخراوانەی کە ڕێکخراوە ژنانەکان کە دروست بە دوای ڕاپەڕینە مەزنەکە ژن هەوڵەیە خۆی بەهێزکە توانە و پێگەی خۆی لە ناو کۆمەڵگایە بەهێزکە وەلە چ لە ڕووی دایکایەتی و هاوسەرەتیەوە چ لە ڕووی دەرەوە کە کارەکە لە دەرەوە بۆ ئەوەی کەوا بتوانێت داهاتی بکە و یارمەتی بژێوی ژیانی خێزانەکان بە هەروەها ژن گەر سەیری کەینە ئیستادا توێژێکی گرنگی کۆمەڵگاکەیە هەمیشە هەوڵەدا کۆمەڵگا بەرەو پێشەوە بڕات و بەشداری کردووە لە ئیدارەدانی وڵات چ لە ڕێی سەربازیەوە چ لە ڕووی ڕۆشنبیریەوە چ لە ڕێی کولتوریەوە ئێستا ژنانمانەیە بۆسی بەڕێبەرایەتی گشتیانەیە ئەوە جێ دڵخۆشیە وەزیرە دکتۆرە پەرلەمانتارە کارگەی هەیە مەسەن بۆ نمونە چەندها ژنمان هەیە لێ هاتووە کارگەی هەیە کە جگەلەوەی کە بژێوی ژیانی خۆی و خێزانەکەی پەیداکە چەندین کەسی تر لەوێ ئیشی تیاکەن و بژێوی خێزانی تر پەیداکەن کەواتەمە هۆکە ژنمان هەیە کوورەی هەنگێکی هەیە دروستی کردووە بەرهەمی هەنگوینی هەیە کە ئەمە سەروەتێکی نەتەوایەتیشە بێ جگەلەوە کەواتە ژن هەمیشە خەریکە خاستە بەهۆی ئەو سۆشیال میدیاوە ئێستا ژنی کورد سیرەکە گیانی هەموو لەبەر دەمایە و هیچی کەمتر نییە لەو ژنانەی کە ئێستا سەرۆگۆزیرن یاخۆ قادەی سەربازیەکی بە قووەتیان پێوە ڕۆشنبیرێکی گەورە ئەمانە ئەوانش حەز دەکەن هەوڵ بدەن کەوا بگەن بەو ئاستا و خزمەتی گەل و نیشتیمانەکەیان و خێزانەکەشیان بکەن بەڵێ دەستەکانە خۆش بێت ئەمەسا فەهمیە گەربینەوە سەر مێژووی سلەیمانی خۆتان ئاماژەتان بەوەیە کە لە چەند شەقامێک پێکهاتە بوو ئەگەر بینەوە سەر گەڕەکانی سلەیمانی لە ئێستا بەراوردیکەین بەم گەشە سەنەی کە سلێمانی بەخۆی بینوتی تا چەندە پێویستە ڕەچایۆ بکرێت لەسەر دیزاینە و شێوازە کۆنەکە بێ بۆی کاتێک کەیتە سلێمانی بگەڕێیتەوە بۆ مێژوەکەی. قوربانجان شاری سلێمانی هەشگەڕێک بوو زمانی مناڵی ئێمە ئەمە یەشێ لە گەڕەکەکان حتا ئەنگلیز با بڵێن کە باسی شاری سلێمانی ئەکات مستەر هارت لە پەراوگەکەی خۆیدا دەڵێ ساڵی 1930 واتە دوای 36 ساڵ ژمارەی دانیشتوانەکەی 10,000 کەس بووە
ژمارەی ماڵەکان 2144 ماڵ بووە لەمە 130 جوولەکە 9 کلدان 5 ئەرمەنی باقی تری مسلمان ئەمە شاری سلێمانی جاران بووە بەڵام جێ داخە من بڵێم شاخی گۆژە ئێمە کە لەم تەوەسەبین وردە وردە نەما نەتوانی تانیوە نهایەتی فولکەی سجن دوای ئەوە خانوو نەبوو زمانی مناڵی من حتا ساڵحی ڕەشە بۆ سێ کوڕەکەی سێ خانووی کرد وتیان هەمویان گورگەیان خوا ئەوەنە چۆڵ بوو بەڵام ئێستا ئەو شاخە جوانەی گۆژە کراوە بە شاری گۆژە کاکە قەی ناکە نفوزیاکە بڕۆ بەرەو خوار مەڕۆ ئەو شاخە جوانانە کە مەڵبەندی پێشمەرگە بووە و دیفاعی شاخ دیفاعی لە شاری سلێمانی تۆ وێرانە کرد جێی داخە زۆر خۆشحاڵ بووم کامڕۆ لەگەڵتان بووم بە تایبەتی بۆ باسکردنی ڕۆڵی شاری سلێمانی و ئێوەکو کەسایەتی شاری سلێمانی کە جپەنجەتان هەیە لەم شارەدا بە تایبەتی لە ڕوانگەی پەروەردە ڕۆشنبیری بنەماڵەکانتان دکتۆر گیان تۆش زۆر بەخێر هاتی بە تایبەتی بۆ ئەو کار و چالاکیانەی کە ئەنجامە دێ دیارە ڕۆڵی ئێوە بەرجەستێ بە تایبەتی بۆی کاڵین پایتەختی ڕۆشنبیری بەم کارانەی ئێوە ناسراوە بۆ پاڵپشتی ئێوە بۆ گەنجان ناسراوە بۆ کەسانێک کێنە ناو بوارەکەەوە ناسراوە دووبارە پیرۆز بێ لە ئێوە لە ئێمەش سۆڤان منە گەڕێمەوە بۆ لای ئێوە کە دیارە ئەمڕۆ هەر لەو چوارچێوەیە چەندین چالاکی ئەنجام دەدێ بۆی بتواندرێ یادی سلێمانی بە بەرزی ڕابگیرێت. بەڵێ زۆر سپاس دەکەین دالیا چ بۆ تۆ سپاسێکی تایبەتمان هەیە چ بۆ میوانەکانت دەستان خۆش بێت با بڵێن ئەمڕۆ ستۆدیۆی کراوەی سلێمانی زۆر جوان تێیدا باسی تەواوی ئەو قۆناغانە کرا کە سلێمانی پێدا تێپەڕیوە تاوەکو ئێستا دەستەکانت خۆش بێت. لە ماوەی ڕابردوو لەگەڵ هاوکارم سۆڤان لەگەڵتان بوون و ئەمڕۆ وەکو ئاماژەمان پێدا لە سەرەتا گرنگترین بابەتی ئەمڕۆمان یاخودتەوەری سەرەکیمان بنیادنانی شاری سلێمانی بوو دووبارە پیرۆزبای لە خەڵکی هەرێمی کوردستان و تایبەت شاری سلێمانی دەکەم بە هیوام ئەمڕۆ ڕۆژێکی زۆر باش بێ بۆ هەمومان. خواتان لەگەڵ.